خۆشەویستانی کورسات نیوز سڵاوتان لەبێ لەگەڵ هاوکارانم بە یەکەوە پانۆرامای ئەم شەوتان پێشکەشەکەین. 8 ساڵ لەمەوبەر هەرێمی کوردستان و خەڵکی هەرێمی کوردستان هێز و لایەنە سیاسیەکان یان بەشێکیان ڕیفراندۆمێکیان بۆ سربەخۆیی ئەنجامدا. هەرە ئەو کاتیش بۆ چوونی جۆرا و جۆر هەبوو. ئەمریکا و وڵاتانی ئیقلیمی و وڵاتانی ئەوروپاش هاتنە سەرهێڵ وتیان ڕیفراندۆم مەکەن. جا لە هەرێمی کوردستان دوو بۆچوون هەبوو. بۆچوونێک پێی وابوو ئێمە دەبێ خاوەنی دەوڵەتی خۆمان بین و ببینە خاوەنی دەوڵەتی سربەخۆی خۆمان. بۆ ئەمەش پاڵپشتی لە ڕیفراندۆمەکەین. ئێستاش ناوە هەر لەگەڵ بەغدا لێک زویرە بین ئەڵێن با ناوی خوای لێبێنین و ڕیفراندۆمەکە چالاک بکەینەوە. ئەمە وەکو قسەیەکی میدیایی بەشەکەی ترەیوت ئێمەش خۆ لەگەڵ ئەوەی دەوڵەتمان هەبێ، بەڵام کاکی ئێستا وەختی نییە، ئێمە موچەمان پێ نادرێ، ئێمە دۆخەکەمان بە شێوەیەکە کە کەس پشتیوانیمان ناکە. یانوت نا بەس با ئێمە دەوڵەتمان هەبێ ئەو کاتە هەموو شتێک بۆ خۆی پێیابێ. ڕیفراندۆم کرا و دوجار بەغدا بەهێز بەشێک لە ناوچە کوردستانیەکانی بەدەستهێنایەوە و ئابڵوقەیەکی ڕاستە و خۆ و ناڕاستە و خۆ دیبلۆماسی و دارایی خرایە سەر هەرێمی کوردستان و هەندێک دەڵێن تا ئەمڕۆژ ئێمە بازی ڕیفراندۆم دەدەین، هەندێکیش دەڵێن تا ئێستاش ڕیفراندۆم بۆ چاوسورکردەوە بەکاردێنین. لە سبەینێ ڕۆژی ڕیفراندۆمە 8 ساڵ لەمەوە بەردنیا خراپبوون بوو، هەر یەکە دیگوت بەیانی من دەنگ دەدەم بە سربەخۆی دیگوت دەنگ نادەم و منیش ئەم شەو دەمەوێت لە پانۆڕاما لەگەڵ هاوکارەکانم گفتوگۆی ئەو بابەتە بکەم. زانین لە دوای 8 ساڵ چیمان بەدەستهێنا، چیمان لە دەستدا، ناوی خوای لێبێنین ڕیفراندۆمێکی تر بکەینەوە یان جارێ وەختی نییە. میوانەکانم بەڕێز محەممەد نەسرەدین چاودێری سیاسی لە کەرکووکەوە لەگەڵمانە بێ، هەروەها بەڕێز کاوە ئەحمەد کادری پارتی دموکراتی کوردستان لە هەولێرەوە لەگەڵمانە بێ. کاک کاوە ینی دوای 8 ساڵ بۆ چوونت چیە لەسەر ڕیفراندۆم؟ بە ناوی ێزانی بەرزی درۆڤان سڵاو لە جەنابەت. سڵاو لە بەڕێز کاکە و دیمانەت بەخێر کاکە محەممەد. سپاس بژی سڵاو لە خەڵکی کوردستان. سەرەتا جێی خۆیەتی سڵاو بنێرین بۆ گیانی پاکی شەیدان بە خانوەدە سەربەرزان. پێم وایە سەدێکی کورتەکەم بۆی کە تێگەشتێکی تەواو بۆ بابەتەکە هەبێ. لێراقە سێ ئەهدمان هەیە، ئەهدی مەلیکیمان هەیە و جمهوریمان هەیە و عێراقی نوێ. تەمەەن لە 1906 دەستپێکێک هەیە لە شێخ عەبدولسەلامی گەورەوە دواتر کە ئەوەی کە گرنگە باسی بکەم لە 1920ەوەیە تا 14 تەموزی ساڵی 1958 و لەوە دەستپێکە کە پێڵێن ئەهدی مەلیکی و ئەو بابەتی کە هەموو لای ئاگادارە کە کورد و کاتش شۆڕشی 1932 شێخ عەبدولسەلامی بارزانانی شێخ ئەحمەدی هەیە کە بۆ خۆی قۆناغێکی ترە لە بەرخودان واتە ئاریشەیەکە هەبووە تا دۆزی ڕەوای کورد لە تەنگەژە و ململانێ بۆ پاراستنی خۆی. لە دوایەوە ساڵی 1961 دەستپێکە لە مانگی 9 تا ساڵی 75 شۆڕشێکی تری کورد دەبێت بۆ بەرگری لە مافی کوردستان کە جمهوریەکان ئەو سەرکردە سەربازیەکانەکە لە ئەوە دواتر لە ساڵی 60ەکان و بەعسەکان دێنە سەر حکم. ئەم مەشهدەش دەستپێکە تا ساڵی 2003 کە بە سەدام کۆتایی پێدێ واتە ئەهدی دووەم ئەهدی جمهوریە لە عێراق. لە 2003 تاکو ئێستاکە 24 نوێی 2025 لە خزمەتی بەڕێستانم ئەهدی سێمە کە پێڵێن عێراقی نوێ. پرسیاری لای هەموو تاکێک کورد شۆڕشی هەبووە، کورد لە بەرخودان بووە، باواتە ئەوە ڕیشەی هەیە و کورد خاوەنی دۆزێکی ڕەوایەکە ئەوەش دەگەڕێتەوە بۆ بەرخودانی خۆی بۆ ئەوەی کە وەک گەلێک لە عێراقا چەساوە بووە. لە کوردستانی گەورەش هەمان ئەتوان بڵێم کۆپی پێستی ئەو شێوازە لە نەخوێندنەوەی کورد هەبووە بە تایبەتی لە ڕۆژ هەڵات ڕۆژ ئاوا و باکووری کوردستان کە هەمووتان لێ بە ئاگان بەڕاستی لە مۆزوعان. بۆیە من بۆ دیکۆمنتێ دەگەڕێمەوە زۆر دروست و پێم باش ئەو داتانە قسە بکەن بۆی کە زیاتر گفتوگۆکە گفتوگویەکی ئاکادمی بێ، گفتوگویە بێ لەسەر ئەوەی کە ئایا بۆ ریفراندۆم کرا، وایە ریفراندۆم پێویست بوو
و پێویست بوو کە ریفراندۆم ئەنجام درێ و چ شتێ هۆکار بوو کە کورد پەنا بۆ ریفراندۆم بە. من دەگەڕێمە بۆ ئەو ڕۆژەی کە یاعلانی ریفراندۆم کرا کە ریفراندۆم ئایا سەرکەوتوو بوو یان سەرکەوتوو نەبوو. بەتاکید ئەوەی کە ئێستا لە بەردەستی منایە ئاماژە بەوە کە ڕێژەی بەشدار بوون لە کوردستانە 72.16 لە خەڵکی کوردستان بەشدار بووە کە ئەمەش ڕێژەی دەنگدان بێمە نیشاندا کە 4,581,255 کەس مافی دەنگدانی هەبووە کە بەشدار دەنگ بدەن. لەو ڕێژەیە 3,325,925 کەس بەشدار بوونەوە دەنگیان داوە. دەنگی دروست لەم بابەتە کە بۆ ئێمە باسەکات دەڵێ دەنگی دروستی ئێمە 3,085,935 کەسە کە دەکاتە 92.72 لە سەتی خەڵکی کوردستان. واتە ئەمە ئەو دیکۆمنتەیە وەسیقەیەکی یاساییە تەمەن ئەمە زۆر جوانە لە پرتۆکی بۆ مێژووی جەنابی سەرۆک بارزانیش هاتووە وەکو دیکۆمنتێک بۆی کە جەنابتان لێ ئاگادار بن هەموو ئەو بەڵگەنامانە لە بەردەستەکە ئەمە پاڵپشتیەکی بەهێزی هەبووە کە پاڵپشتی خەڵکی کوردستان بووە. واتە پاڵپشتی بە ئێمە چی دەڵێ؟ واتە ئەم پاڵپشتیە هەرچەند بە بڕیاری فەرمانی هەرێمایەتی ژمارە 106 بووە کە لە 8/6/2017 بڕیاری لەسەردرا. بەڵام گرنگ چییە کاکەزانە و برادران؟ ئەوەی کە پێویستە قسەی لەسەرکەین ئەگەر کاکەزانە لە بیرت بێ من دیکۆمنتەکانم ماوە ئەرشیفەکانشم ماوە ئەو کاتێک کە ئێمە من تۆ لە ڕۆژ دەستپێکی ئەو ڕووداوانی ئەحداسیاتی 16 ئۆکتۆبەر ئەم مناقەشانەمان کرد و باسی ئەمانەمانە کرد تەمەەن ڕەدێک هەبوو بە تایبەتی لەبەر پرسیاتی ڕاکردنێکی زۆر هەبوو لە بەشێک لەلایەنە سیاسیەکان. بەڵام بەشێوە چی بەێمە وت دەڵێ ئەم بابەتە هەنگاوێکی گەل بووە بە تایبەتی کە پەرلەمانی کوردستان بڕیاری داوە سەرۆکایەتی هەرێم بە فەرمانی 106 ئەو سەردەما بڕیاری لەسەرداوە واتە کورد لە دوای ئەوەی کە ئەو بڕیاوەر ئەو بڕوای لا دروست بوو کە عێراقی ئەهدی مەلیکی عێراقی کاتی ئەفسەرانی جمهوری و عێراقی نوێ هیچی بۆ کورد پێ نییە لە چی لە شەراکەت و تەوافق و تەوازن لە عێراقا کورد تەنێکی نامۆیە و ئەمە جەوهەری کێشەکانە. جەنابەت کاکەزانە ئەگەر لە بیرت بە بیرت دێنمەوە لە بیرتە پێم موچە چارە سەر نابێ بە تۆم ناوت کاکە بیانی و عێراق کۆتایی نایە. ئەمە باسی 8 ساڵی ڕابردووەکەم کە لە خزمەت ئەو کاتە گەنجتر بووم سەرشمەم شێوە سپی نەبوو لە خزمەتی جەنابتە هەموو دیکۆمنتەکە ماوە ئەرشیفەکان بگەڕێنەوە. بۆیە کاکەزانە ئەمە حەقیقەتێکە دوو لە فەزای سیاسی دوو لە ململانەی جەوهری بابەتی پارت لە کوردستانە ئەمە بڕیارێکی گەلی کوردستان بوو لە بێهیوابوون لە عێراقی نوێ کە دوو ئەهدی ڕابردووی تێپەڕان بابەتی دۆزی ڕەوای کورد لە باشووری کوردستان هەمان گیرۆ دەی بە سیاسیکردنی کە لە ڕۆژاوا هەیە لە باکووری کوردستان هەیە لە ڕۆژهەڵات هەیە واتە کورد بۆ خۆی لە سنوویکی جوغرافی ئەتوانم بڵێم لە ڕووی جیۆپۆلیتیکیشەوە هەمان ئاریشە و کێشە هەیە. بۆیە ئەو کاتە دەتوانم لە ماوەی 100 ساڵی ڕابردوو سەدەی ڕابردوو کورد بۆ یەکەم جار بوو توانی لە 25 نۆی 2017 بۆ یەک جارش بێ کورد بتوانێت زۆرینەیەکی ڕەها کە 92.72 دەکات. کاکاوە بە ئێستاشەوە هەموو ڕۆژێ پێتوانە لە منداڵێکەوە تاکو و گەورەیەک تاکو کەسێکە عمری 100 ساڵە لەگەڵ دەوڵەتی سەر بەخۆیە قسەکە لەسەر ئەو کاتەش و ئێستش لەسەر زەمینەکەی بوو زەمینەی لەبار نەبوو خەڵک ئەیوت هەندێک چار مەسەلەن قسەکە لەسەرەوەی نییە 3 ملیۆن دەنگیدایان چوار 50 ملیۆن کەس لە مۆزەمبیقیش بێ کورد پێی خۆشە دەوڵەتی هەبێ. ئیمڕۆگەر کاکەزان یەک شتێکی نا هەموو کەس نا کورد پێی خۆش نییە ڕێزم هەیە نانەوان نییە من ڕاستی دەکەم بەڵێ ئەی کاکەزانە ئەگەر وایە بۆ تاقمی خیانەتکارانی ناو یەکێتی نیشتمانی کوردستان وەک پارتێکی سیاسی لە کوردستان وەکو جەنابی بەڕێز بۆی کە پشڕاستی قسەکانی 8 ساڵی ڕابردووم لە چەند مانگی ڕابردوو بۆ یەک جار کاک پاڤڵ بەسپاسەوە ڕاستیەکانی باس کرد کە تاقمێکی خیانەتکار بوون کە کورد بە دەوڵەت بوون بۆ کورد ڕەوا نابینن ئەوش لاهوری جەنگی بوو و ئەوەی براکەی ئاراز بوو و تاقمەی بینیمان لە کەرکوچ کارە ساتێکیان بۆ کەرکوو دروستکردنا هەموو کورد لەگەڵی نەبوو چونکە 200,000 دەنگی نەخێری تەسنیعکراوی بازرگانی شکست خواردووی قۆڵبڕ ئەوش بەشێک بوو لەوەی کە نەخێر لەمپەر بوون و ئەو خیانەتی 16 ئۆکتۆبەرە بوو کە توانم بڵێم دای لە ڕیشەی دەنگی ئازادی لە کوردستان ناوانی هەموو کوردستان چونکە ڕێژەکە ڕاستە ڕێژەی بەشدابوونی کوردی خاوەن هەڵوێست 92.72 بەڵام واللهی شەرم و شوورەیە بۆ کەسی ئەگەر بۆ نقطەیەکش پەشیمانەوە لە ریفراندۆم هەبوو بێ و بیوێ ریفراندۆم بخاتە ژێر پرسیار کات و وەختی نییە من پرسیار لە هەموو خەڵکی کوردستان و هەموو دنیا دەکەم کەی وەختی دێ
لە دەسەڵاتی مەلیکی وەختی نییە، لە 10 ساڵی جمهوری وەختی نییە، لە 100 ساڵی ڕابردوو وەختی نییە. ئەی کەی وەختی هەیە من وەکو گەلانی تر مافی ژیانم هەبێ و بتوانم چارەنووسی خۆم بۆ ئایندەی خۆم بەدەست بێنم بۆی کە بتوانم وەکو تاکێک لە نیشتیمانێکی خۆمدا بژین. بڵێ ئەمە خەونە خەیاڵە لای خەڵکێک، بەڵام ڕێز و حرمەتمە زۆر باشە کاکاوە زیاتری لە بارەوەکەین. مامۆستا محەممەد سڵاوت لێبێ دوای 8 ساڵ خەڵکی کوردستان هەرێمی کوردستان لە ڕوونەتەوەیەوە لە ڕیفراندۆم هیچمان بەدەستێنا یاخود زیانەکانی زیاتر بوو یان سوودەکانی. پێشێکی سڵاو ڕێزم بۆ بەڕێزت کاکزانە بۆ کاکاوە بۆ بینەرانی کەناڵی کورسات. کاکەزانە پێشێکی تۆوتێکی زۆر جوانە دوت بابەتی ڕیفراندۆم و دەوڵەتی کوردی هەموو تاکی کورد لەگەڵێتی بە هەموو خلافاتە سیاسەکانمانەوە. خلافی کورد لەو ڕۆژە لەسەر تەوقیتەکە بوو، ئایا ئەو تەوقیتە گونجاوە یا گونجاو نیە، بۆی ئەم بابەتە نەبێتە ئەوەی یەکێ پێی وابێ ئەو دەوڵەتی دەوێ و کوردێکەشەیە دەوڵەتی ناوێ، هەموو کورد دەوڵەتی کوردی دەوێ، بەڵام خلافمان لەسەر تەوقیت و هەلو مەرجەکە بووە. ئێستا دی لەسەر باسی ڕیفراندۆم کاکزانە خاڵێکم بۆ بدۆزەوە، دەستکەوتێکم بۆ بدۆزەوە کە کورد پێش ڕیفراندۆم نەیبوو لە سایی سەری ڕیفراندۆمەوە ئەو دەستکەوتەی بەدەستهێنا. جا ئەو دەستکەوتە لە پرسی خاکە، لە پرسی داراییە، لە پرسی دەسەڵاتە، لە هەر بوارێکایە فەرموو یەک دەستکەوتمان بۆ بدەستنەوە خێر و بێری ڕیفراندۆم بوو بێ. ئەگەر هەیە با مناقەشەیەکەن بۆی وڵامت دەمە بزانم ئایا دەستکەوتێک هەیە یان نە، گەر نییە ئەچینە سەر لێکەوتەکان و خراپەکانی ڕیفراندۆم. پێت وایە من با من ئەو پرسیارە لە بەڕێزت بکەم دەستکەوتی هەبووە؟ تەحەداکەم یەک کەسەیە دەستکەوتێکمان بۆ بدەێتەوە مادی لە ڕووی خاک، لە ڕووی دارایی، لە ڕووی سیاسی، لە ڕووی پێگە و دەسەڵات بۆ کورد بۆکو لە سای سەری ڕیفراندۆم بۆ کورد دەستی کەوت بێ. بۆیە من لە لای من هیچ خاڵێک دەستکەوتمان نەبووە و هەر دەستکەوتێکشەیە فەرموو با مناقەشەی بکەیت. دێنە سەر لێکەوتەکانی ڕیفراندۆم. بەڵێ کاکەزانە تەنها بۆ ناوچە کوردستانەکان لە ئەنجامی ڕیفراندۆمدا ئێمە 151 خاکی هەرێمی کوردستانمان لەدەستدا. تەواوی دەسەڵاتی سیاسی، ئابووری، سەربازی، ئەمنیمان لەو ناوچانە لەدەستدا. کورد پاشەکچەیەکی گەورەی کورد، یەک دۆستی کوردم بۆ بدۆزنەوە، دەوڵەتێکی ئەقلیمی، دەوڵەتێکی زلهێز، دەوڵەتێکی ناوچەکە، سیاسەتمەدارێکی دۆستی کوردمان بۆ بدۆزنەوە بڵێ من لەگەڵ ڕیفراندۆمەکە بوومە و لەگەڵ ئەو تەوقیتە بوومە. ئەوەی کە کێشەی گەورەیە کاکزانە ئەمڕۆ کە ئێمە مەجبورین ڕیفراندۆم تەواو دراسی بکەین لێ بکۆڵینەوە لە دەرئەنجامە خراپەکانی، لەبەرەوەی هێچێ لە دەرئەنجامە خراپەکانی ڕیفراندۆم ئەوەیە کاکەزانە تا 50 ساڵی کەش هیچ سەرکردەیەکی کورد جورئەتی ئەوە ناکا پرسی دەوڵەتی کوردی بێنێتە پێشەوە و بتوانێن متمانەی خەڵکی بەدەست بێنێ. ئەزانی بۆ کاکەزانە کاتێک کە تۆ پێی ڕیفراندۆم بکەیت لە 25 مانگ ڕیفراندۆم بکەیت بڵێ بۆ دەوڵەتی کوردی و سەربەخۆیە، هەر ڕۆژ دوای ئەوە لە 26 مانگ بڵێ ئەم ڕیفراندۆمە بۆ فەرزی ئەمری واقع نییە، بۆ دیاریکردنی سنوور نییە، بۆ دروستکردنی دەوڵەت نییە، داواتان لێ ئەەکەین ئەی بەغدا دەرگای حیوار بە ڕوومانە دامەخەن. ئەی کاکە ئەم ڕیفراندۆمەتان بۆچی کرد؟ ئەم ڕیفراندۆمەمان کرد بۆ ئەوەی ڕێئی هاوڵاتیان بزانین ئەرێ دەوڵەتی کوردیتان دەوێ یان نا. هەر بەڕاستی وەڵا نەنجی و ئەیبەیە لە تاکی کورد ببرسی ئەرێ دەوڵەتت دەوێ یان نا. کاکە هەموو دەوڵەتمان دەوێ بە هەموو خلافاتەکانمان، بەڵام تۆ تەنها بۆ پرسیارێ بڵێ وایستومە بزانم ئەرێ تاکی کورد دەوڵەتی کوردی دەوێ یان نا. دەرئەنجامی ئەم پرسیارە کە من مەبەستم تەنها ئەم پرسیارە بووە 150 خاکی هەرێمی کوردستان لە دەست دەی، تەواوی دەسەڵاتەکانت لە دەست دەی، سەروی 450 بیرە نەود لە زێر دەسەڵاتی کووردا بوو لە دەستی دەی. بەڵێ کورد پاشەکشەی گەورە بکە لە ئەنجامی ئەوە. کاکەزانە ئەزانی کورد پێش ڕیفراندۆم چی بوو و دوای ڕیفراندۆم بوو بەچی؟ پێش ڕیفراندۆم سەرۆکی هەرێمی ئەوسا ئەو دەستی باڵای هەبوو لە دیاریکردنی سەرۆک وەزیرانی عێراق. مالیکی بۆ خولی سێیام زۆر مەبەستی بوو ببێتەوە بە سەرۆک ئەنجومەنی وەزیران. سەرۆکی هەرێمی ئەوسا ڕێگر بوو لەوەی ببێتەوە. ئەزانی یعنی ئەو کاتە توانای کورد ئەوە بوو سەرۆک ئەنجومەنی وەزیرانی داریە کرد. ئەزانی کورد ئێستا لە ئەنجامی ڕیفراندۆمە داواکارەکانی بۆتە چی کاکەزانە؟ ئاخر داواکاری کورد لە کارنامەکەی حکوومەتی ئێستای محەممەد شایع سوودانیە. ئەزانی کاکەزانە چییە؟ وەکە ئەو داوایش داوای پارتی دیموکراتی کوردستانە لە خاڵنامەکەی کە پارتی تەقدیمی کردووە بۆ حکوومەتەکەی محەممەد شایع سوودانی دەڵێت داواکەی لەم کابینەیە ڕێگە بدا
بە حیزبە کوردستانیەکان دیارە مەبەستی پارتی دیموکراتی کوردستانە کە ممارەسەی سیاست بکەین لە شارەکانی مووسڵ و تکریت و کەرکووک بارەگاکانمان بدرێتەوە. ئێمە پێش ریفراندۆم مالیکیمان لا ئەدا نەمان ئەهێش ببێتەوە بە سەرۆک ئەنجومەنی وەزیران. ئێستاکانە داوای ئەوە ئەکا پارتی سەرۆک ئەنجومەنی وەزیرانی دائەنا ئێستا داوای ئەوەی ئەکردو ئاخر داواکاری کە لە کارنامەکە تەزبیت بوو دەنگی لەسەر درراوە بارەگاکانی بدرێتەوە ڕێگای بدرێت سیاست بکە لەو شارانە. کاکە زانا ئەوەی کە زۆر مەترسیدارە لەم پرسانە ئەوەیە ئێمە لە ئاستی پەیوەندەکانمان لە ئاستی توانامان لە بەغا لە ئاستی توانامان لە ناوچەکە پاشەکشەیەکی گەورەمان کردووە. ئێستا تۆ سەیری ئێستا هەموو ئاخر لێدوانی سەرۆکی حکوومەت چی بووە ئەڵێ تەمەنای ئەوە دەکەم چیتر بابەتی موچە نەبێتە سەردێڕی هەواڵەکان یعنی هاتنی موچە لە بەغاوە نەبێت. ئەمە چ ڕەبتی بە ریفراندۆمەوە هەیە مامۆستا محەممەد پەیوەندی بە ریفراندۆمەوە هەیە؟ ئەزانی چۆن هەموو لێکەوتە ئێمە پێشەوە سەرۆک حکوومەتمان دائەنا کاک زانا هیچ سەرۆک حکوومەتێکی بەغا بێ موافقەی کورد و لەسەر یعنی آخر سەرۆک وەزیران یعنی ئەزانی آخر خولی نوری مالیکی لەسەر فەرشە سوورەکەی هەولێر و بە موافقەی خودی سەرۆکی هەرێمی ئەو ساداندراوە. ئێمە لەو سەردەمە سەرۆک حکوومەتمان دائەنا ئێستا هەر ئەم سەرۆک حکوومەتی ئێستاڵین ڕجات لێ ئەەکەین بارەگاکانمان بدەرەوە ڕێگاشمان دە ممارەسەی سیاسە بکەین و ئێستاش آخر لێدوان ئەوە بێ داوای ئەوە ئەەکەین چیتر هاوڵاتی کورد چاوی لە شاشەی تیڤەکان نەبێ بزانێت کەی موچە دێ ئەرێ ئەم موچەیە وەری ئەگرێ هیمانجی حوتە یان نۆیە و هەمووشی لە هەموو هاوڵاتیان لە خەلقی ئەوە بن ئەرێ ئەمساڵ چەند موچەی دەفەوتێ بۆیە کاکەنا ئێمە پێم وانە هیچ دەستکەوتێکمان هەیە لە سەری ریفراندۆم بەڵام خەرمانێکمان لە شکست و پاشەکشە هەبوو. زۆر باشە کاکە و مامۆستا محەممەد دەڵێ تەحەداکەم یەک خاڵ بژمێرین لە دەستکەوتی ریفراندۆم ئێمە پێشتر سەرۆک وەزیرانماندانا بە موافقەی کوردان درایستا داوایەوەکەین کە لێگەڕێن ممارەسەی سیاست بکەین خاڵێکی بۆ بژمێرە. وڵا کاک زانام ئەو سیاسەتە بە سیاست چووە من نەمی دەست پێک بۆ چوونی کاک محەممەد بتوانم لە شتەکە بەڵام ئەو یان بێئاگایە یان ئەوێ خۆی لێ بێئاگایی بدا ئەو نەک هەموو کورد لەگەڵی نەبوو ئەو سەرکردەی کوردە بوو خیانەتی کرد 12 مانگ چوو لە ڕەشاد کۆ بووە 14 لەگەڵ هادی عامری 14 مانگ لەگەڵ قاسم سلێمانی کۆ بووە کە بوونە کەواسووری بە لەشکر و ئەوەی خیانەتی 16 ئۆکتۆبەر بوو شکستی بە ریفراندۆمێن ئەمە چ بابەتێکە من نازانم ئەگەر کەوادری گۆڕان بۆ ئێستا تێگەیشتم گۆڕان بوات هەرسی هێنا ئەم ئەقلیەتەیە کاکە دەوڵەتی گەورە لە عقلی بچووکە جێی نابێتەوە. من بە جەناب دەڵێم یەک دنیا مەشهەدێکی سەدی کورتم کرد باسی چی بۆ منەکەی مالکی عێراق دەوڵەتە میقەی بار بڕێڕێەوە ژمارەیەکەیشکاکەواڵی خاڵم بۆ بژمێرە لە تخوا یەک دقە یەک ڕاوەستە کاکە ئەو جارە لێ تێنەگەیشتم تێناگەڵێ هەموو کورد بابەت تا ئەو 200,000 کورد لەگەڵی نەبووە کە ریفراندۆم بکرێت ئەو بەشێکی کەمەکە ڕێژەی 200%ەکە بەس ئەوەی کە کراوە لە کەرکووک ئەو نازانێت کارنامەکە بخوێنێتەوە ئەو دیێڕێکە خاڵی سیانزەیە پێی ناخوێندرێتەوە ئەڵێ وڵا داوا کراوە کاکە تۆ خاڵەکە بخوێنەوە کاکە محەممەد برای عزیزم کادری گۆڕان ئاها حەزبایەتیان بۆیە حاڵی گۆڕانەکەدان جوان بووە هەردەستی بە هەت پەلێکی بەدەست وڵاتێکەوە بەدەست گردێکەوەیە و نازام کورساتەوەیە و کاکی من کاکە محەممەد من هیچ لایەمە نییە ئەڕابی گەڕەکە کورە شاخە نازام دێ خۆ سلمایش ماشەڵاوای لاتوار ڕۆژی بەزمێکە خۆ نازای کاکە زانە چی بەزم ڕزمێکە وێڵ حاسەبان نەچینە سەر بابەتە بەس کاکە محەممەد برام تۆڵی لە گوێی گانووسوی کەسی عزیزم خۆشەویستی من تۆڵی نازانی لە بابەتەکە تۆ 150 خاکی کوردستان خیانەتی نەبلێکراوە وەسەر هەولێرت نێوە دوای بە ئوسلوبە گوێ بگرە کاک گوێ بگرە جارێک کەرە گوێ بگرە کاکە گوێ بگرە برام گوێ باشە وەڵا جوابی من مەدرە جوابی جوابەکە بدەوە ئەو داوای یە خاڵی کرد گەندەرانی سوودی ریفراندۆم کاکە محەممەد بڕۆ دەنگدەرەکانی خۆتان بگەم برا خای کورسەکەی خۆت برا دەنگ نە کورسی تاما نە ناوتانمە تخوا ڕجاکەم باش دەکە نێکی نەحزبستان وەستان برینداری ئەزانم وەستان باش نییە ئەوە خوێنمەوە نا ئوسلوبی نیە ئوسلوب تەواڵم گۆڕان هەرسی هێناوەیان نەهێناوە براخرابم وتووە ناسەکە لەسەر گۆڕانی لەسەر گۆڕان بشتێکی ترە من باسیەوە کا مامۆستا محەممەد ئەڵێ خاڵێکم باش ئەو ئەڵێ خاڵێکم پێ ریفراندۆم ئەقلێ دەی وەکو ڕێزمەیە بەشتێک لە کەوادری ئەحزابی سیاسی زۆر بچووک بیرەکەنەوە باسی مالیکیەکە من باسی مەلیکی بۆکەم ئەو باسەرە مالیکی کمێش با بە عێراق دەوڵەت ئەمیقەی با بەڕێوە تو باسی چیەکەی ئێتۆ هەرێمایەتێکی ناخوێنێتەوە دەستکەوتی ریفراندۆم چی بوو بۆ 100 سا بۆتە خوێنم و نازانی حنجەیەکەم با بگیان ئەڵێم لە 100 ساڵی ڕابردوو
بۆ یەکەم جار کورد بتوانێت ئەم دەنگە کۆکاتۆ لە پاڵپشتی سەرکردایەتی خۆی دوای کە کراوە ڕاوێژ کراوە پەرلەمان بووە دەستگای هەرێمایەتی بووە بەڵام کە تۆ ئەڕۆی ئەبیدە چاوساقی قاسم سلەیمانی سەر لشکری دەوڵەتێ دێ کەرکووکەکەی تۆ داگیرەکە تۆڵێ وڵا کاکە لە دەستراوە کاکە داگیر کراوە ئەسەن کوردی قبول نییە ئەو بە تەمای هەولێر بوو ئەو بە تەمام جێش بێت دەسەر هەولێر ئەو ئێستا تۆی قبول نییە موچەی خەڵکی کوردستان نادە کاکە خەڵکی کوردستان گوێ لەم ڕستەی من بکرن گریمان پارتی دیمای کوردستان ئەم پارتی دیموکراتی کوردستانە خەتابارە باش پرسیارەکەم ئەوەی بینیمان بە ئەم پارتە یان ئەم حکوومەتی هەرێمە بە بڵێن ئیجراتی لەگەڵ بکرێ بە مەسەن بخرێتە ژێر ئەو بابەتەی کە عێراق دەستی ڕات و چی لەگەڵ یەکرێ بەس کاک محەممەد کاکە زانە خەڵکی کوردستان مامۆستا و فەرمانبەر و خانەنشین بۆ برسی سیاسی یەکرێ خۆ ئەو چی گوناحێکی هەیە لە پێنجوێنە لە سەی سادقە لە زاخۆیە هاوڵاتیە کە دەوامی کردووە ئەرکی خۆی بینەوە مامۆستایە عێراق بووە ئەمە برسیەکە با حزبەکە سزا بدە با یەقەی ئەم سەرۆک وەزیرانە بگرێ با ئەم تووشی سزای یاسایی بکە بۆیە ئەم بابەتە تکاتان لە یەکەم لە ئەرزشی دەنگی خەڵکەم مەکەرە کاکە محەممەد تۆ یەک کەسی تۆ حزبەکەت کورسێکی نییە هیچ نییە ئێستا هاتوویتە بە بەژنی 4 ملیۆن دەنگ دەر کە زۆر باشە کاکاوە زۆر باشە مامۆستا محەممەد خاڵێکت لە یان ئەو ئەڵێ من لە مەلیکیەوە هێناومە و ئەوانە خەڵکیان برسی کرد و کوردیان سەوساندۆتەوە باسی مالیکی کیمیاباران کە کاکە زانە کیمیاباران کراوە ئەنفال کراوە دێ ڕماوە کەرکووک تعریب کراوە کاکە نەکراوە کاکە زانە ئەوە ڕاست کیمیاباران ئەو داوای خاڵێکی ئەنفال کراوە قسەکانی هەموو کوردی ڕێخست بەس تاقمی خیانەت کەلای 16 ئۆکتۆبر ئەوە بینیتان خۆتان نەزانن ئەوەی لالەزار ڕوویدا هەشتی تەموز ڕوویدا هەمان دەزانین هۆکارەکەی ئەوە تەقاسی تۆڵەی خوای گەورە بووە لەو خەڵکێکی خیانەتیان کردووە ئەمانەی ترش باجەکە هێدەن وە کوردیش داوای مافی چارەی خۆنووسین حەقی ڕەوای خۆیتی کاکە زانە ئەوە دیکۆمنتە بەدەستی منە ئەوە هەمووی مێژوو ئەمە لێ کۆڵینەوەیە باشە ئەمە هەموو کتێبە کاکە زانە تۆ دی ئەمە خەی دەژێ پرسیار و هاتوویتە ئەتوێ ریفراندۆمی کە خەڵک دەنگی بێداوای خەدەژێ بۆیە دەنگ ناهێنی باشە یە کاکە زانە یەک پرسیاری تر لە دوای ریفراندۆم لە دوای ریفراندۆم کە کاکە محەممەدەوە بوو چه حزبی سیاسی ڕقم قیاسی شکان بپرسیار لە خەڵکی ئەگەر هەڵە بووە چۆن ئەم خەڵکە متمانە بەم حزباکە واتە تاکە حزبێک کە بتوانێت بەرگری لە مافی خەڵکی کوردستان بکە بەرەی نەتەوەییە جاخۆمەت دەتەنە پارتی سیاسی بە تەنیا پارت نییە بەڵام زۆر باشە کاکاوە زۆر باشە کاکە زانە با بکەینە گفتگویەکی واتە تۆ ئێستا ئەگەر دژایەتی ریفراندۆم بکەوە دژایەتی 2 ملیۆن کەسەکەی فەرموو ئێمە نەفەسمان درێژە کاکە زانە لە سیاسەت هەر ساڵ پێش ئێستا چی موتۆ ئێستا مویاتە دەدی باشە کاکاوە جان بۆ باسەکەم ئەوەی باست کرد کە خاڵێکت دەستکەوت لە قسەکانی کاکاوە کە سوودی هەبوو بێ کاکاوە بۆی لە بابەتەکە ڕاکاپرسی گۆڕان و دەنگدەری گۆڕان هەرچەندە من ساڵێکە یعنی وەشانازیشم بەو کارەوە کردو کە لە ناو گۆڕام ساڵ زیاترە من دەست لە کارکێشانەوە تەقدیم کردووە وەشانازیش بەو ماوەی یەکەم کە لە ناو گۆڕان کارم کردو بێنەوە سەر چ حزبێکی کاکاوە یەک لێرە و چاودێری سیاسی لێرەیە کاکاوە ئەو علاقەی بە تۆ نییە ئەو علاقەی بە تۆ نییە تۆ ئەزانی لەبەرەوەی خاڵم پێ نییە نا دەستکەوت وەرە خاڵێکی کاکە من 2 ملیۆن خاڵم پێ کاکە محەممەد من 2 ملیۆن خاڵم پێ وتۆ ئەزانەی کاکەوە شارەزای ئسلوب منی قەناعەت دەبێ هیچت پێ نییە بۆیە ڕاکەتێ ئەو بابەتانە دێنەوە سەر بابەتەکە تۆ پێێتە تۆ پێ ریفراندۆم بکە وڵات من 2 ملیۆن 2 ملیۆن دەنگی خەڵکم لەگەڵ تۆ باچی دەکەی کورە بابە تۆ گۆڕانەکەی خۆت دەدێت وەفات بۆ گۆڕانەکە نەبیسە بۆ کورد لەکوێ بێ تەزویرە چی لە تەزویرە باشە یەک کام محمەد باش یەک پرسە باش یەک پرسە تۆ ڕاوەستە کاکاوە ئەو تۆی حەداتەکەم کاکاوە تۆی نەبڕێنەگرەوە کاکاوە تۆی نەبڕێ ئەمە نەبڕێنەگرەوە گوێ لەبڕێ چیە با فێری حیوار بێ بە حیوارێکی ئاشتیانە تووڕەمە بە هەڵمەچۆ تۆ هەڵمەچۆ لەسەر خەڵک بفرۆشن خەڵک مێژووی ئێوە بازە ناسکاکە مێژووتان دیارە مێژوو بە خەڵک مەفرۆشنەوە وەرە مێژوو چی کاکە ئەوە مێژووە خاڵەکەی من ئەوە مێژووە مێژوو منە تۆی کە مێژوو هەر ڕۆژی لە حەزبێکی ئەوە مێژووە آخر هەوڵتان ئەوەیە آخر هەوڵتان ئەوە بووە لە دەوڵەتی کوردیەوە بۆ ئەوەی بارەگایە وەرگرنەوە وڵا خەڵکەکەی حیزب خەڵکی کوردستانەکەی مێژوو نیشاندەم خاڵە محەممەد بەس تۆ تووڕەمە بەما خۆی سەر لەسەر ماڵاوە بە تووڕەم گرتت ئەوەتەنیاتی وەتەنیات ئەتەوێ خەڵکی کورەباب باشە کاکاوە دەلێگەرە با قسە بکات جا دوای جوڵام بۆ تۆ جوڵام کاکاوە بۆ ڕاکەی
کۆرە هەمە چۆن نیمە باشە ئەڵێ ڕاستی عەزرەتە بێ قسێ بکەیت کورە بابا کورە کاکەت بە خەڵکە فرۆشت فێروەتەنیاتەکەت باشە کاک محەممەد مامۆستا محەممەد کاکاوە بۆ تۆم نییە کورە بدی کۆمەتی بەستەکان باسەکەی بەجێ هێشتووە مامۆستا محەممەد بۆی کاکاوە قەناعەتی بێ خوا کاکاوە خۆ تۆ لەو شارە دەنگی کاکاوە یەک دقە کاکاوە یەخولە خۆ دەنگ میسە لە تۆ زیاترە تۆ مناقەشەی پارتی گۆڕڕاتی بێ قسە لەسەر پێغەمە ساڵ سەلەمش ئەڵێ لە شوێنێک کە زوڵمی تیا بوو ڕەوکە پێغەمە ساڵسەم ڕۆیکەمش دواکەوتی پێغەمە سا ڕۆمان ئەستەغفرالله خۆت تەشبێنی بە پێغەمبەر تۆ جەنابە دیارە دواکەوتی پێغەمەری ساڵ سەلەم ئەمە دواکەوتی ئەوین بەڵێ دواکەوتی ئەوین پێ ناپۆشارەکەتان 7 ساڵ بەجێ هێشت کاکە ڕەوە فەرمودەی پێغەمبەر ڕەومان کرد کاک محەممەد دابینە سەر بابەتەکە کاکاوە ئێستا شانزەی ئۆکتۆبەر خیانەت کرایان نەکرا پرسیارەتی بۆ گوازمەوە کاکاوە باو پرسیارەکەی من بگا مامۆستا محەممەد بابەتەکە ئەوەی مەبەستە جەنابەت کۆی پرۆستەکەیان پارتی دموکراتی کوردستانە بۆی من نامێ بێتە جەدەلی دوو حەزبی سیاسی باشە کاکاوە پرسیارە وا هەستە کاکە تۆ ئەتەوێ لە پارتی دەی تۆ مەبەستەوەی لە پارتی دەی یان بەڕاستی لەو پردەڕاوەستە کاک ڕەحمەتی خوا دەبێت کاکاوە ئەوە تا من بۆت ئاسانەکە ڕەحمەتی خوا لە تۆش بێ مەبەستەکەتەوێت لە پارتی دەی یان باسی پرۆسەکە ئەەکەی بۆی پرسیینەتەوایەتیمان کارتەنەتەوایەتەکان نەشێوێندرێ کاک زانا ئەگەر ئێمە هەڵەیەکمان کردی بێ جا ئەو هەڵەیە من بم کاکاوە بێرچێ بێ گەر اعتراف نەکەین هەڵەمان کردو هەر بڵین بڵێ ئیشە باشمان کرد قەت ناتوانین ئەو هەڵانە چاکەینەوە وقت ینی ناکری ئێمە بڵین ئەم پرۆسە سیاسی تا ئێرە هێناومانە کە ئێستاکانە لە ڕووی ئابوووریەوە باشنووی باشنین پەیوەندە سیاسیەکانمان باش نییە ئەوە هەڵبژاردنمان کردووە ساڵێکە حکوومەتمان بۆ دروست نابێ تەوافق لە بین لایە سیاسەکانی ئێمە هەر بین بڵین بڵێ تا ئێستا سیاسەتێکی زۆر حەکیمان ناکەین ئێمە خلاف لە بینمانە نییە ئێمە حیزبی سیاسی زۆر باشین نەخێمە کێشەی دنیامان هەیە بەژێ لەو کێشانە بێ دەستخینە سەری چارەسەریکەین بەشێ لەو کێشانە ئەبێ بڵێن ئێمە فڵان هەنگاو غەڵەتمان کرد تەوقیتەکەی باش نەبوو ئەگە ئێمە لە هەڵەکان بەردەوامین و بڵێن هەر باش بووە کەواتە بەردەوامە بین کاک زانا لە ڕووی سیاسیەوە بەڵێ کاتێک کە ڕێکس تیلرسۆن نامەیە کردونێرێ بۆ سەرۆکی هەرێم پێی بڵێ ئەم چوارچێوەی حیوار و تێگەی حیوارەتان بۆ ئەەکەینەوە لەگەڵ بەغا گفتوگۆیە بکەن ئێمە لە شەڕی داعشین لەم شەڕانە با بەردەوام بێ ئەم هەماهەنگی هەیە ئەگەر بێت و ئێوە لەم چوارچێوەی لێک تێگەیشتنە بەردەوام بن ئێمە لە خیلالی ساڵێکدا وعدی ئەوەتان پێ ئەدەین کە هاوکارتان بین بە هەموو شێوەیە دەعمتان بکەین بۆ چارەسەرکردنی ئەم پرسانەی لای خوارەوە یەکەم پرس مادەی 140 دووەم پرسی ئەو کێشە دەسەڵاتەی کە هەتانە لەگەڵ کێشەی مالی وە سەرجەم خاڵی سێمش ئێمە کێشەی فڕۆکەخانەکانتان بۆ چارەسەر دەکەین کێشەی نوێنەرایەتی دیبلۆماسی سەرجەم ئەو کێشانەتی هەتانە لە خیلالی ساڵێکدا ئێمە ئەمانە هەماهەنگ دەبین کە بۆتان چارەسەرکەین بەس ڕیفراندۆم مەکەن کاتەکەی گونجاویە ئێمە بێن ڕیفراندۆم بکەین تەنها دوای مانجێ لە ڕیفراندۆمەکە حکوومەتی هەرێمی کوردستان ئەنجامی ڕیفراندۆمەکەی سڕ کرد لەسەر داوای حکوومەتی بەغاو بە بڕیاری حکوومەتی بە بڕیاری محکەمەی ئیتیحادی کاکە چۆن ئەکرێ باز ئەمە نەکەین ئەی باشە ئەگە ئێمە ڕیفراندۆمێکمان کردووە ئەو هەموو بەڵێنەی ئەمریکامان پشتگوێ خستووە چۆن ئەکرێ هەرمانجێ دوای ئەوە ئێمە ڕازی بین ئەو ڕیفراندۆمە هەڵپەسێرین و تەجمیدی کەین لە ژێر فشاری بەغدا و لەژێ بە ئەمری محکەمەی ئیتیحادی دواییش نەڵێن کاکە یان دەبوو سوور بین لەسەر بڕیارەکانمان کە ئێستا تەجمیدمان کردووە چۆن ئەکرێ بڵین ئێمە ئەم هەنگاومان هەڵە نەبوو کاکە چۆن نەبێ بڵین هەڵە نەبووین کە ئێمە ئەم هەموومان ڕەت کردەوە بەڵام هەر خۆمان لەبەر محکەمەی ئیتیحادی ڕازی بووین دوای تەنها یەک مانگ ئەنجامی ڕیفراندۆم تەجمید کەیت کە تا ئێستاش تەجمید کراوەکو بەڕێز باش ئەوە جواب دەرەوە باش ئەوە تاواکە ئەو تێگەیشتم تەواوە ڕاستە ڕخنەوە جوودیەیە بەڵام ئەیک پرسە ئایا دوای 16 ئۆکتۆبەر ڕووداوەکان 16 ئۆکتۆبەر مەسەلا لاوەرجەنگی ئەوەی کە لە ئارە ئەوم بۆ باسکە
بەزۆم بە باسکەتەوە ڕازیمەوەی ڕاستە رخ نەبێ ئەبێ رخ نەهابێ خۆ من ڕێزم هەیە تۆ لەوانەیە هیچت پێ نەبێ ڕای ساعتی بەڵام پێ دەڵێم کامە دیراسێک 6 کتێب لەسەر دەرهاوێشتەکانی ڕیفراندۆم و کەمکوورەکانشمان باس کرد لە بەردەستشمانە دیکۆمنتەوە تامی لە بەردەستمانە بەڵام یەک پرسیارەکەم ئایا کاردانەوەی ئەو تاقمی خیانەتکاری ناوی کەتی نیشتمانی کوردستان وەکو سەرۆکیەتی نیشتمانیش ئاماژەی پێکرد لە مانگی ڕابردوو ئایا هۆکار نەبوو بۆ ئەوەی کە ئەمەی کورد بخاتە سەنگەری لاواز بووتن لە پێش 16 ئۆکتۆبەر ئەوم بۆ باسکە بەس ڕووداوێکە کە ئاراسی خۆت دەزنێ نەویت حیاتم بڕۆن تاوڵە بکەن وەرن چاوەکەم نازانم خۆگوێ لێبوو من نامە برینی ڕە بەس ئەوە یارمەتیم لە وەکو چاودێرێکی سیاسی من و تۆ بارم کەرکووکی کاک محەممەد جوابی دەوە یەک پرسیارەکە کاک محەممەد هۆکارەکەوەیە 16 ئۆکتۆبر باش هۆکار نەبوون کە کورد پرسیارەکە گەیشت تەواو فەرموو بەس بە تو بە ویژدانەوە بەس کاکزانە ئەمە بۆ تو ئەم وەڵامە بۆ تو بۆ کاکاوە بە ویژدانت کاکاوە ئەو ڕۆژەی کە هێزی پێشمەرگەل لە ناو شاری کەرکووک بوو بە ویژدانت میحوەرەکانی کە هەمان بوو میحوەری حیزب بوو یان یەک محوەرێکی نیشتیمانی بوو ئەو هێزە پێشمەرگەی هەمان بوو هێزی پێشمەرگەی پارتی و یەکێتی ئەوەی لاهور کردی ئەوەی لاهور کە باسەوەم بۆ بکە ئەوەی لاهور و ئاراز کردیان لەو شارە ئامن و تۆ کەرکووکی با ڕاستەکان بڵین ئەوە کە ڕوویدا ئەوەی کە قاسم سلێمانی سەرکردایەتی کرد ئەوەی کە چون لە ڕەشا لەگەڵ زابا لەگەڵ هادی ئەمریکا بوون ئەو بابەتەمە باسکە ئایا هۆکار بوو بۆ ئەوەی کە ئێمە تووشی ببینێت لە ڕووی سیاسی و سەربازی و هەرێمایەتی بکەین لە سەنگەری لاواسێت بەمە بەغدا بەس بە ویژدان و کەرکووکیە کاکەم دەقەت من تو حیزبایەتی نەکەم هیچ کام حیزبایەتی خینە لاوە وە کەرکووکیە باشە کاک ئەزای چۆن کاکاوە بەڵێ خیانەت کراوە ئایا ئەو خیانەتە بۆ هۆکاری ئەوەی کە حکومەتی هەرێم کاکە دوای حەزەکەم قسە ناکەم دەست خۆش بێ من سوپاسی کاک محەممەد دەکەم داوت ماچەکەم من حەزەکەی تا من ئەو شەمەوی خیانەت کراوە نە بەخوا کاکە کاک محەممەد ئەوەی لە دڵی من بوتی خیانەت کراوە خیانەت بۆ هۆکاری کاک محەممەد ئێتر تەلەڤیزیۆنەکە بۆ تۆ هەتا باین تۆ قسەکەم گوێ لێگرن فەرموو باشە کاک لێکەوتەکانی بابا کاکاوە کاکاوە ئەمە لێدوانی سەرۆکی یەکێتی نیشتیمانی کوردستان بووە نەک لێدوانی من ئەنجا با بێنە سەر ئەوەی جەناب باسەکەم بەجددی تۆ من گەڕێ باشە کاکاوە باقسەکەی تەواو کە دێمەلات ئاچینە سەر پرسی تر با نەچینە گۆشەی بەرتەسک ئەمە تەواو ئەمە ڕوون کراوە باشە ئەوەی ویست دەست بۆی کە توانین لەم گەدەشە بگەین و بابەتێکە بڵێ خیانەت کرام سوپاس دەکەم باش زۆر باشە مامۆستا محەممەد ئەتەوێت نیشتیمانی کوردستان بازەواکە باشە نەوەکو خۆت بە ویژدان وەکو خۆدا کاک پاڤڵۆ نەبێ بە ڕێزە جەنابیان ڕێز و حرمەتێکی زۆرمان بۆ کاک پاڤڵەوە حرمەتی بۆ تایبەت نەقلی قەولمان کردووە ئەو خاوەڕ بەزڕی جەنابتم زۆر پێ باش وەکو جەناب ڕێی خۆت و سوپاس دەکەم و کەرکووکیە باش چاوت ماچەکەم لێرەوە زۆر سوپاس دەکەم کە ڕاستەکانە دوت بەڵام پێم وایە خیانەتی ڕاستەقینە ئەو کەسانە کردیان کە وعدیاندا بە کەرکووچیەکان ئاڵای کوردستان لە حەمرین بێ دوایی کەرکووچیان بەجێ هێشت و چوونەوە بۆ هەولێر خیانەتی ڕاستەقینە ئەوەیە تۆ لەسەر توور و سڵقی پردێ شەڕکەی بەڵام لەسەر 400 بیری کەرکووک شەڕ نەکەی لەسەر ئەو هەموو خەڵکە مقاومەت نەکەی بۆ لە هەندێک پارتی مقاومەتی کرد وەکو خۆیان باسێکن ئەڵێن بە دەبابەی ئەمبرازمان شکانوە بۆ ئەو دەبابە ئەمبرانزە ئەگە خیانەت نییە لە کەرکووک نەتان شکان بۆ ئێوە بە تەنیا مقاومەتتان کردایە بتان سەرمانایە کە ئێوە ئەو شارە بەجێ نایلێن بۆ ئێتو بت کردایە کاکە ئێتۆ ڕاد نەکردایە ئێتۆ ئەوێت بەجێ نەهێشتا تۆ مقاومەت کردایە ئەوە نیە ئێستا لەوێن ئێستا گەڕاونەتەوە مامۆستا محەممەد پارتی گەڕاوەتەوە پارتی گەڕاوەتەوە لە ئەسب کەوتومە بەس لە ئەسڵ نەکەوتومە زانین چۆنە کاک محەممەد بۆ یاوکاری جەناب بکەم ئەڵێ لە ئەسب کەوتم بەس لە ئەسڵ نەکەوتم یعنی ململانی پێشمەرگە ئێمە بە خانەوادە پێشمەرگە بووینە هیچ کاتێک لە مردن هەڵ ناهاتووینە بەڵام من تەسەورەکەم کاک محەممەد یەک شت بڵێم ئەو رخنانی کە جەنابی دەوێت بە شێوازی حەکانی خۆت بدا نەمزانی باش قەتعەت ناکەم کاکەوە باش کاکە کە تۆ وعدتدا خودی سەرۆکی هەرێمی ئەوسا و سەرۆکی پارتی دیموکرات کوردستان کاک مەسعود وعدی بە کەرکووچەکاندا لە ناو کەرکووک وتی ئێمە بەتەنها ئێوە بەجێ ناهێنین ئەو وعدە وعدی ئەوە وعدی خەڵکی کە تۆ حەقت پێوە نییە ئەو وعدە تۆدات تۆ ئەبێ جێبەجێیکەی کاکە ئێمە بۆ ڕیفراندۆم ئایا خەڵک متمانەی تەواو کە لەسەر ڕیفراندۆم بوو لەسەر خودی سەرۆکی هەرێمی ئەوسا ئەو متمانەیە دروست نەبوو لەسەر بڕیار و ئەو جەولەی ئەیکرد بە هەموو شارەکانی کوردستانە دروست نەبوو ئایا ئەو وعدەی بە کەرکووچەکان درا جێبەجێ کرا پارێزران یان درانە دەست قەدەرەوە و شارەکەیان تا ئێستاکانش تازە ساڵێکە هەوڵ ئەدرێ هەنێ لە ئیدارەکان وەربگیرێتەوە لە ڕێی هەڵبژاردنەوە
کاکە ئەم هەڵانە ئەبێ باسکرێ و مناقەشە بکرێت ئێمە کە دەڵێن باسی ڕیفراندۆم بکەین ئەگەڕێنەوە سەر ڕیفراندۆم کاکە کە ئێستا ئاخری ئەرێ ئێمە ئێستا بەرەو پێش دەچین لە هەموو سیاسەتەکانمانیان بەرەو دووە ئەو شەریکاتەی کە ئێمە هێنامان بۆ نەوت کاکەزانە بۆ ئەوەی خاوەنی ئەو شەریکاتانە ئەوانەی لە پشتی ئەو شەریکاتانەون لە پرسی نەتەوەی نیشتیمانی دەعممان کەن لەو پرسانەی کە ڕۆژێک کورد لێ قەوما ئەمانە دەوڵەتەکانیان دەعمی کوردکەن ئێستا ئەو شەریکاتی کە ئێمە هێناومانە ئەلبەبەغا ئەڵێ فەرموو ئەو عەقدانە با لەگەڵ تۆ بکەم زەمانەتی ئەوم کە پارەکەم دەرێ یعنی ئەوانش بەجددی لەگە کوردان ڕازگۆنن کەواتە ئێمە ئێستا گەیشتنێتە قۆناغێ بەڕاستی دۆستەکانمان لە دەستداوە بەڕاستی لە ناو عێراقش دۆستەکانمان لە دەستداوە پێگەی سیاسیمان لە بەغا لە دەستداوە وەکوگەڕێمە سەر ئەوەی هیچ جوڵەیەکی سیاسی لە عێراقا نەکراوە و نەدەکرا پێش ڕیفراندۆم بێ موافقەی کورد علاوی مالیکی کە شەڕیان دەبێ کوڕێکیان دەخا هیچ جوڵەیەکی سیاسی دووبارە دەکەمەوە لە عێراقدا نەدەکرا بێ موافقەی کورد ئێستا جوڵەکانی کورد لە بەغا چییە فەرموو ئێساکانە ئێمە داواکاریەکانمان لە بەغا چییە ئێمە لە بری پرسی خاک لە بری ئەوەی وەزعی کەرکووک ئاساییکەینەوە لە بری ئەوەی کەوا مافی جوتیات بجێڕینەوە لە بری ئەوەی کەوا مادەی 130 جێبەجێ بکەین 63 مادەی یاساییمان هەیە کاکەزانە ئەم مادانە یا بە تەواوی ئەمە هەمووی تەبعەن ئەو 63 مادەیە سوودی کوردی تێ لە بەرژەوەندی کووردە یا بە تەواوی جێبەجێ نەکراوە یا بەنی وەسڵی لە بری ئەو 63 مادەیە ئێستا وەڵڵی شەرمەکەی سەیری داواکارەکانی کورد دەکەی لە بەغا لەم حکومەتەی محەممەد شایع سوودانی ئێستا خەفەتی ئێمە بۆ چییە بۆ ئەم حکومەتەیە کە دێوا لە ئێمە انتخاباتەکەی ئەگەر بەم وەزعی ئێستا و مراجعەی خۆمان نەکەی ماڵی خۆمان لە هەرێم ڕێک نەخەینەوە تەنازول نەکەین بۆ یەکتری حکومەت دروست نەکەین واز بێنین لەوەی کەوا ئیلا ئەبێ قسەی من بەڕێ و تاکڕەوی بکەم لە دەسەڵات جۆ لە براکانم لە کوردستان ڕانەگرم وەزعی کورد باش نابێ و ئەم حکومەتەی دێتش وەزعی کورد لەمەی ئێستا باشتر نابێ بەرە خراپترەوە کەواتە بڵێ دەبێ بە هەڵەکانی ڕیفراندۆم بڵین هەڵەیە ئەمە نەدەبوو بکرایە و ئەم هەڵانەی ئێستش بەردەوامن کاکە ئەگەر بێت و لە ناو هەرێمە ئێمە ئێستا جۆ لە یەک ڕابگرین تەنازول بۆ یەکتری بکەین حکومەتی هەرێمانش دروست دەکرێت پەرلەمانش کارا دەبوو کاتێکە ئەم حکومەتەی بەغا لە ئەنجامی ئەم هەڵبژاردنە دروست دەبێ کورد بە کارتی بەهێزەوە لانی کەم بە یەکریزیە دەچوو بەغا بەڵام تۆ سەیریکە ئێمە هەر بۆ پرسێک بۆ یەکلایکەینەوە لەبەر ئەوەی لە ناو خۆ جۆ لە کەس ڕناگیرێ پرسەکە دەبردرێتە محکەمەی اتحادی کاکە نەنجوو ئەیبێ کورد لە ناو هەرێمە نەتوانێت جۆ لە یەک ڕاگرێت کێشەکانی حەلکا بیباتە محکەمەی اتحادی بەڵێ گەر لەسەر ئەمە بەردەوام بین غەڵەتەکان دەست نەخەین لەسەری بڵین بەڵێ ڕیفراندۆم ئێستاش لەگەڵ کاکاوە هەندێ برادەر مناقەشەکەی بڵێ کاکە وەڵڵا هەڵەمان کرد ئەخە بازیمان داوە ئەڵێ تاپۆی ڕەشە لە گیرفانمان کاکە ئێمە خۆمان تەجویدمان کردووە بە بڕیاری خۆمان تەجویدمان کردووە کەس ئێستاکانە ئێمە ناچین بۆ بەغا باسی ڕیفراندۆم بکەین باسی موتاکەین ئەڵێ ناکاکە ئەو کارتەمان زۆر باشە ماوە محەممەد هەڵگرتووە زۆر باشە هەتا سوور بین لەسەر ئەم نەهجە باشمانێ کێشەکان حەلە دەست خۆش کاکاوە پرسیارێک بەس وەڵامەکەی وە خۆیت خوا ئێستا ڕیفراندۆم تاپۆی ریفراندۆم تاپۆیەکی ڕەشە لە جیرفانی تاک بە تاچی کووردە ئەوم وەڵام دەوە دوای ئەتوانی تەوزێ بدەیت جوانتر کاکزانە بەڵێ نەک بەڵێ هەزار جار بەڵێ بۆ چونکە ئەو ریفراندۆمە بەڵێ چی بەڵێ چی یعنی بەڵێ چی ئاوردیەکەم بوت قوربانی تۆ بەس پەلە مەکەن کاکە محەممەد تۆزێ بێ تااقەت بووانە من قسەکانی ئاخریم زۆر بەدڵ بوو بێتاقەت نییە بە زۆر حقیقەتەکەیەکە قەینا مراعاتی قەینا باش ئەوم جوابدەوە کاکەوە وشەی تاپۆی ڕەش ئەزانانی چۆن تاپۆی ڕەش وشەی تاپۆی ڕەش خۆی ئەسڵەکەی وایە دروستی ئاکادمیەکەی وایە ئەڵێن لەبەر ئەوەی کە هیچ کەسێ ناتوانێت بە تازە ریفراندۆم هەڵوەشێنێتەوە تەنیا یەک شوێنەتوانێت ئەوش پەرلەمانی کوردستانە ینی تەواو ئەوەی کەیسا ئایا هەلومەرجەکە لەبارە پێم وایە مواشراتی هەرێمایەتی چونکە کاکە محەممەد ئێستا دوای ئۆکتۆبەرە لە دوای حەماس و ئەتوانم لوبناان و جنوبی لوبناان و سووریا و عێراق چواری کەوتە ناو مەوزوعەکە و شەڕی 12 ڕۆژە و ئاگدار بە ئێمە بە یەک بڕیاری پەرلەمان ئەوەی سەنەدێکی یاساییە ڕاستە خەڵکەڵی تاپۆی ڕەش تاپۆی ڕژواتە قووەتێکی وشەیە بەڵام لە ڕووی ئاکادمی لە ڕووی سیاسی وی کە یارمەتی جەنابەت بوو کاکەزانە و خەڵکی کوردستان بدەین ئەو تەنیا هێزێکە توانێت بابەتی ڕیفراندۆم پک بخا یان بە شێوەیە لە شێوەکان ئە بە نەوعێکی لێ بکات کە بەدڵی کورد نەبێ ئەوەی پەرلەمانی کوردستانە پێم وایە پەرلەمانی کوردستان نەکەوە واکبەت و بە پێچەوانە و زۆر کار بۆ بابەتاکە کاکە محەممەد بابەتی هەڵەبجە ئەو داقیکە جێگیری سەرۆکی ئەنجومەنی نوێرانانی عێراق کاتێ چەکوشەکە لێدا ئەو کاتە تێبکە کەسە منسەکە بۆچی چۆڵەکەن یاسای هەڵەبجە
واتە بە پارێزگابوونی دوو یاسای گەڕانەوەی زەویزار لە ناوچەکانی دەروی ئیداری هەرمی کوردستان ناوچە کوردستانەکەمە بەستمە بەچەکوشی نوێنەری کوردستان واتە ئەوەی کە نوێنەری ئێمە هەموو کول لەوەیە باشە یاسای زیندانە سیاسیەکان بەواتە ئەم شەڕێکی دەستوریە شەڕێکی ئەتوانم بڵێم مانە بۆ کوردستان هیچ حلێکی ترمان نییە ریفراندۆم ئایا قسە هەڵەگرێ پێم وایە ئێمە چاودێرانی سیاسی ئەوانە لێگەڕین بۆ تۆژینەوەکان ئێمە لە کۆ بۆچی ئەوەی جەنابەت باسی نامەکەکەی نامەکە یەک ساڵم بۆ جەنابەت ڕاستیەکەم ببوورە بۆ 2 ساڵ بوو تاقیلکردنی و هەموو شتەکەیشی تەنها بابەتێکی دەستنووس بوو و مەسادقە نەکرا لە وەزارەتی خارجی ئەمریکیشەوە بابەتێکی تر بابەتی ئەمریکا و خەڵکەکە ئایا لەگەڵمانە پێم وایە ئەبێ بێ ژیرتر یاریکەینەوە ئایا ئێمە لە معادلەکە هەین بەڵێ بۆ چونکە هەرێمی کوردستان لە دەستوری عێراقی کە لە نەتەوەی گرتوەکان هەیە هەرێمێکی دەستوریە بەڵام لەبیری نەچێت کاک محەممەد بەبیرە دێنمەوە 110 میلیارد تۆ ئێستا لەگەڵ ئەمریکایە لە بابەتێکی کە بابەتی غازی کوردستانە پێم وایە تێگەیشتنێکی دارمی کوردستانەیە بەڵام کاک محەممەد دەبێت لە هاوڕام لەگەڵ تا من کوڕێکی عیناد نیم ئەگەر ئێمە لە هەرێمی کوردستان تۆتە تەنەزول مناڵم تەنەزول سازشکەین بۆ یەکتر واتە دوو پارتی سیاسی لە کوردستان هەن پارتی مکای کوردستان و یەکەتینی نیشتیمانی کوردستان بۆ من و تۆی کەرکووکی و ناوچەکە ئیدە کوردستانەکان دەرەدای هەرمی کوردستان زۆر تەنیا سپۆنسەرمان هەرمی کوردستانە تو جنابەت باشە زانی واتە ئەوەی کاڵێ با لە هەرمی کوردستان کێشەکان چارەسەرکەین تەواوە قسەکەت لەجێ خۆیەتی کاڵێ بێ کێشەی ناو خودی خۆمان چارەسەرکەین نەچێت دەدادگای اتحادی کە مەجلس قیادە سەورەیە قسەکەت ڕاستە جوانە فەرموو ئەم بابەتانە لۆژیکی پێوە دیارە بەڵام کە تۆ بڵێ هۆکاری شکستی ئێستامان ریفراندۆمە ئەوە غەڵەتێکی فەزاحەت ئەمە سوپاس دەکەم کەوتی خیانەت بڵێ ئەگەر جەبهە خیانەت بکرێ پێم وایە جیاوازی هەیە کە تۆ لە شنگال ئەشکەی شکست و کەوتن لە ئەسب کەوتن لە ئەسڵە فەرقی هەیە تۆ لە ئەسب بکەوی جیاوازە لە ئەسڵ بکەوی جیاوازە وێ کاک محەممەد ئەوەی کە ئێمە گەر هاودەنگی و هاوڕیزی و هاوڕیزی ناو پارتە سیاسەکان لە کوردستان بڵێ 100% ئێمە فاکێکی بەهێزمان دەستەکەی بەرامبەر بە بەغدا و ئەگەر ئێمە لە ناو خۆمان لە مراجعی ناو خۆمان بکەین هەڵسانەوە بۆ کورد ئاسانە چونکە لە ناو تاکی کوردیە ئەوەی کە باوەڕی بە کوردستانی سربەخۆیە ئەوەی باوەڕی بە مافی چاری خۆنووسینەیە ئاگدار بە چونکە ئێمە لە شۆڕشی پێشووترش بینیمانە خەڵکانێکە بوون جلی کوردیان بە زمانی کوردی قساکەن بەتەواوی کە ماخی جملە لە بەرێتی بەڵام لە کورد خراپترەکە نمونەشم لە بەردەسە بۆیە ئەوەی کە بە جەنابەت باسم کاک محەممەد شەرتەوە نییە من جلوبەرگ و داخوازی لە کوردکەم ئایا کردداری من ئایا ریفراندۆم کە دەنگی ڕەوایگەلی کوردستانە مافی چارە نووسەکە لە نەتەوەی گرتوەکان و بابەتێکی خوایە ئایا ڕەوایە باش یەکشی تر کاک محەممەد ئەوانەی کە ئێستا بەناو ناپەرلەمانن ئەوانەی کە قسەکانیان لەگەڵ خەزعەلی ڕایانکردانی و ئەوەی فەسایلی جەبهەشی شعبیە کە گرێتەوە بە کوردی قسەکە لە جاتی محامی خەڵکی کوردستان بێ دێ پەلاماری هەرێمی کوردستانەدا بەڵام کاک محەممەد بڵێ ئەگەر لە ناو کوردستانە هاوڕیز بین ئەگەر یەک ریزیش نین کێشەکان خۆمان چارەسەریکەین دەستخۆش کاتم تەواو بوو با دوا سەرنج لە کاک محەممەد مامۆستا محەممەد وەرگرت مامۆستا محەممەد دوا سەرنجی بەڕێستا دوا سەرنجم ئەوەی کاکەزانە من پێم وایە خەلەلی گەورەی کورد ئەوەیە کە تا ئێستا زۆر بە عەقڵیەتێکی تەسک سیاست دەکا ئەوەی کە ئێستا ئێمە بەجددی خۆمان بچوو کردەوە بەرامبەر بەغا ئێمە وعدماندا بوو جاری کە نەچینەوە بەردەم بەغا و داوای هیچی لێ نەکەین ئێستا بە بچووکی لە بەردەم بەغایە داوای موچەی لێکەین من پێم وایە ئەمە سەرەتای چارەسەری سەرجەم کێشەکان لە هەرێمە بۆ کورد نەک لە بەغا بەڵام کەی ئەبێ هەرێمێ بێ ئەو حکوومەتە حکوومەتی هەمومان بێ حکوومەتی تەوافق و حکوومەتی شەراکەی ڕاستەقینە بێ برا گەورە و برا بچکەی تێنە بێ تاگڕەوی لە بریاری تێنە بێ کەی بووینە خاوەن ئەو حکوومەتە ئەرزیەتێکمان دەبێ بەڵێ دەتوانین زۆرێک لە باری خواری کورد لە بەغداش ڕاستەوەکەین و ببینەوە خاوەن هەرێمێ بەجددی لە ئاستی داخوازیەکانی هەمومان نابێ زۆر سپاس بۆ بەڕێز مامۆستا محەممەد نەسرەدین چاودێری سیاسی لە کەرکووکەوە لەگەڵمان بوو سپاس بۆ بەڕێز کاوە ئەحمەد کادری پارتی دموکراتی کوردستان لە هەولێرەوە لەگەڵمان بوو سپاسدانەکەم بە هیوان کە کورد بە مافەکانی خۆی بگات لە ئان و زەمانێکی زۆر نزیکدا بەڵام بە مقاوماتی بەهێز ئێمەش لەگەڵ هاوکارانم پانۆڕەمامان پێشکەشکردنەوە لایەکتان ئەمانەتی خوای گەورە بنخواتان